ئەم پرسی تونوتیژی کۆمەڵایەتی لە عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز حازم ڕەدیانی سەرۆکی سەنتەری استراتیژی مافەکانی مرۆڤ لە عێراق. بەڕێز حازم سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش. تونوتیژی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لە عێراق. بنای خدای گەورە و میهرەبان، سەرەتا ئێوارەتان باش بە ڕێزان و بینەرانتان. لەبارەی تونوتیژی خێزانی لە عێراق تا ئێستاوە کێشەیەک ماوە و بەردەوامە، بە تایبەت دوێنێ ڕۆژی زیانی مافەکانی مرۆڤ بوو دەی کانونی یەکەم لە ساڵی 2025. بەیاننامەیەکمان بڵاو کردەوە لەبارەی ئەو بابەتانی پێیوەستە بە مافەکانی مرۆڤ. یەکێک لەو ئاماژانێکە سەرنجمان لەسەری بوو نەبوونی یاسایەکە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی تا ئێستاش دەرنەکراوە. یاسایەکە کە لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕژێمی ڕابردووی عێراق هەبووە لە ساڵی 2020 ئەو یاسا دەرکراوە، 5 ساڵ تێدە پەڕێت. یاسای نوێ بوونی نەبووە و لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە پەسەند نەکراوە. لە عێراقیش پێویستە یاسایەکی ڕوون هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و پشت بە یاسا کۆنەکان نەبەسرێت کە لە یاسای سزادانی عێراقی هەیە، چونکە کۆتایی بە حاڵەتەکانی تونوتیژی نێناوە کە لەو 5 ساڵی ڕابردوو بەدیمان کردوون. جگە لە نەبوونی یاسا، هۆکارەکانی دیکە چین بۆ تونوتیژیەکان زیاد دەکەن؟ بە دڵنیاییەوە باسمان لە چەندین حاڵەت کرد کە یەکێک لەوان کە زۆرترین جار دووبارە بووەتەوە لە 5 ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای کۆتایی هاتنی شەڕی داعش، بڵاوبوونەوەی دیاردەی مادەی هۆشبەرە لە وڵاتەکە بە شێوەیەکی زۆر بربڵاویش هەیە. ئەمەش پاشماوەی جەنگەکانی ڕابردووی عێراقە لە شەڕی تایفەگەری، لە شەڕی دژی داعش و بابەتی ئاوەرەبوون و پەنابەری. ئەمانە هەمووی وای کردووە حاڵەتی تونوتیژی زیاد بکات و لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی دیکە جیاواز. یەکێک لەو بابەتانی کە هەیە بابەتی ئابووریە، کێشەی ئابووری کە وای کردووە دەکرێت ئێمە دەتوانین بڵین لەوانەیە هۆکاری بێکاری و هەژاری بێت، لەوانەیە کاریگەریەکی زۆری لەسەر لایەنە ئابوووریەکانەوە هەبوو بێت و بە تایبەتی بابەتەکانی دیکە یەکێک لەوانیش خواردنەوە کحولیەکانە کەوا دەکات هۆش لە دەست بدەن و تونوتیژی بڵاو بکاتەوە. نزیکەی لە 157 حاڵەتەکانی تونوتیژی دەرهەق بە ئافرەتانە، لە 175 دژی بە ئافرەتانە، 170 لە دژی پیاوانە و 106 لە دژی منداڵانە و 102 لە دژی کەسانی بەتەمەنە بە گوێرەی و ئاماژانە لە 5 ساڵی ڕابردوودا تۆمارمان کرد. بەڕێز حازم بۆ زۆربەی کات کە باس تێدە سەرباسی تونوتیژی خێزانی، بەشێکی زۆریان خێزانە هەژارەکانن. بۆ هەروەک ئاماژەم پێیدا، کارتێکەری ئابووری کارتێکەرێکی گرنگە. تەنانەت حاڵەتەکانی جیابوونەوە لە ناوچە هەژار نشینەکان بڵاو دەبێتەوە، یاخود لەو ناوچانەی کە بەدەست بێکاریەوە دەناڵێنێت. هەژاری بابەتێکی گرنگە، استراتیژیە، بابەتێکە حکوومەت کاری لەسەر دەکات بۆ یەکێک لە وردەکاریەکان قەیرانی نیشتە جێبوونە، یەکێک لە هۆکارەکانە. چەندین خێزانان لە یەک ماڵدا دەژین. بە دڵنیاییەوە ئەمەوا دەکات ڕنگدانەوەی لەسەر دەرونی منداڵ و ئافرەت و پیاوەکە هەبێت. ئەمە شوا دەکات پەنا بۆ تونوتیژی ببن و بە شێوەیەکی ناڕاستە و خوب بڵاو بێتەوە. ئەمڕۆ یەکێک لە حاڵەتەکانی تونوتیژی ئەمە تەنیا تونوتیژی جەستەی نییە، بەڵکو خراپ بەکارهێنانی منداڵە لە کارەکان. یاسای سزاکان ڕێگە نادات ئەو منداڵانی تەمەنیان خوار 15 ساڵە کار بکەن، بەڵام دەبینین لە شەقامەکان، لە زۆرینەی شەقام و پارێزگاکان چەندین منداڵ هەن کە کەس و کاریان خێزانیان دایانێنە سەر شەقام و کاریان پێ دەکەن لە یەکتر بڕینەکان یاخود دەستگێڕی دەکەن. هەموو دیاردانە تونوتیژین دەرهەق بە منداڵان و بابەتی دیکەشن وەکو بابەتی دایک.
یاخود قەیرانی نەخوێندەواری چەندین کێشە هەن لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە قوتابخانەکان سێ دەوام دەکرێت ئەمە کێشەیەکی گەورەیە دیاردەیەکی گەورەی بۆ نەخوێندەواری چونکە کاتژمێری خوێندن سنووردارە لە 6 کاتژمێر زیاتر نیە لە ڕۆژێکدا بەڵام ئەو ناوچە هەژار نشینانە تەنیا دەتوانن 3 کاتژمێر دەوام بکەن ئەمەش نیوەی کاتی خوێندنە بە گوێرەی وەزارەت ئەم هەموو بابەتانە وا دەکات کە سوکاریان منداڵەکانیان بێنە دەرەوە بیان بنە بازار و شەقامەکان کاریان پێ بکەن ئەمەش زۆرێتی خوێندنەکان لاواز دەکات بە تایبەتی لە ناوچەکانی وەک بەغدا و پارێزگاکانی دیکە کە دەکرێت بۆیان سوودمەند بوو بێ ئەمانە پێویستی بە چارەسەری ڕاستەقینەیە تا کۆتایی بە توندوتیژی خێزانی بێن بەڕاست حازم کەوا بێت ئێستا ئەگەر یاسا شەب بێگومان یاسا گرنگەوە لەسەر و هەموو شتێکە بەڵام پێچانوانی ئێستاوی گرنگە ئەگەر یاسایەکیشمان هەبێت بەڵام کار لەسەر هۆکارەکانی دروستبوون و توندوتیژی نەکەین یاسا کاریگەریکی وای نابێت بۆ نمونە حکومت کار لەسەر بەرەنگاربوونەوەی هەژاری بکات کار لەسەر جددیتر و خێراتری بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بکات ئەمانە پێچانوانی ئەگەر کار لەسەر ئەمانە بکرێت بۆ بە یاساکەشەوە دۆخەکە زۆر باشترە بێت قسەکەت زۆر وردە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی یاسایەکی ڕیشە کێش نییە و ئێمە پێویستمان بە چارەسەری پێشوەختەیە ئەویش کۆتای هێنان بە بێکاریە هەژاری حاڵەتەکانی جیاببوونەوە دەبێت جیا بکرێت دیاردەی جیاببوونەوە لە چەند ساڵی ڕابردوو زیاتر بووە دەبینین حاڵەتەکان لە کاتژمێر یەکی نیوە ڕۆ دەگاتە 8 حاڵەت ئەمە هەمووی کارتێکەری ئابووری نیشتە جێبوون قەیرانی نیشتە جێبوون لە عێراقێ پێویستمان بە 3,500,000 یەکەی نیشتە جێبوون هەیە ئەمە هەمووی وا دەکات چارەسەری ڕاستەقینە داوا بکەین و ئەگەر وانە بێت دیاردەی توندوتیژی خێزانی بەردەوام دەبێت و لە ماوەیەکدا ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵگەی عێراق بێت و فشار لەسەر کۆمەلگە دروست بکات و لە ژەر فشار دابێت و پێویستی هەبێت هەموو ئەو کارتێکەرانە ژوە دەکەن توندوتیژی خێزانی زیاد بکات ئەگەر کێشەکان ڕیشە کێش نەکرێن چارەسەر ڕیشەی بۆ نەدەزرێتەوە کۆتایی پێنات بۆ نمونە وەکو گوتم لە چەند ساڵی ڕابردوو ئەگەر چارەسەر بکرێ توندوتیژی خێزانی بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ کەم دەکاتەوە بەڵام دەرکردنی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بێەوەی ئەو کێشانە پێشوەختە چارەسەر بکرێن توندوتیژی خێزانی لە عێراق کۆتایی پێناهێنێت بەڵێ بەڕێز حازم ڕەدیانی سەرۆکی سەنتەری استراتیژی مافەکانی مرۆڤ لە عێراق لە بەغدادەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەشداریەوە